بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشحاڵین داڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەماڵقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ کەریم ئاقایی ناسراو بە کەریم شیواشان، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگەدێنینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاکەریمگیان زۆر بەخێر بیت، سپاس لەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد. زۆر سپاس دەکەم کاکەریم، زۆر خۆشحاڵم کە لە خزمەتاندام. سپاس بۆ بەڕێزیشتان. پێم خۆشە سەرەتا بەڕەواڵی بەرنامەکەمان کاکەریم خۆی بە بینەران بناسێنێ و بیۆگرافیەکی کورتی خۆی باس بکات سەرت. من کە کەریمی ئاقاییم لە ئاوایی شیواشانی سەر بەناوچەی سەردەشت بردنیاتوم کە تقریبا 12 کیلۆمترێک لە شاری سەردەشت دوورە و ژیانی بەر لە پێشمەرگایەتی من ئێمە تەعەدێکیم بووین کاری ئێمە کە شاوەرجی و دامداری بوو لە شیواشان. دەورانی منداڵیم ڕاستەکەت زیاد ڕۆژانی کە مەدرسە بوو لە سەردەشت ماسوم دەفرۆشت، شیرم دەفرۆشت. لە ساڵی 59ەوە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بووم بە هەواداری کۆمەڵی. ئەوڵەکانی ڕاستەکەی فقط هیم بوو بڵاوکردنەوەی خەبەرنامە و ئەعلامیای کۆمەڵە بوو، بەڵام دوای ماوەیە کە وردە و دەناسیانم حتا بووم بە جۆرەك ڕاوەبەتی تەشکیلاتی بینی ڕاوەبەتی تەشکیلاتی مەخفی ناوشار و تەشکیلاتی ئەعلانی کۆمەڵە کە نامۆشتی وام دەبێت بۆ بە زیندەیار کاکەریمی شافعی کە ساڵی 61 بوو وابزانم ئەعدام کرا. ئەمن ڕابەتی بین تەشکیلاتی مەخفی و تەشکیلاتی ئەعلانی بووم لە شیواشانێ. زۆر باشە، بەڵام پێم خۆشە سەرەتا هەر لەو بیوگرافیەدا کە باز دەکەی بزانم تاکەی چوویتە مەدرسە چەند کلاست دەرس خوێندووەوە، لە کەناری خوێندنیشدا ئەوەندی کە هەڵە نەبم یارمەتی دەری کاری کەشاوەزی شتە بووی لە مەزرا لەگەڵ خانەوادە. زۆر بە کورتیەگە باسی و مەختاکەری من تاکو پێنجمی ئیبتدایی هەر لە شیواشانە قوڵتی دەستم خوێن. شیواشان ئەوڵەکان مەدرسەی نەبوو، قوڵتی و شیواشان زۆر لێک نزیکە، ینی تەواوی فاسلەکەی 5-6 دقەڕگا بپێیان. تاکو سێوەم ئیبتدایی من لە قوڵتی دەرسم دەخوێند، بەڵام چوارم و پێنجمی ئیبتدایی لە شیواشان. ئەوڵ ڕێنماییش لە سەردەشت 1 ساڵ دەستم خوێند. کاتێکە لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبی تەمەنێکی زۆر لاویت هەیە، یعنی ئێستا بە تەمەنی نەگەیشتووی کە وەکەوەی کە تەمەنی قانونی بێوە بە قەولی مەشهور لەڵە ڕاست شتێکی خۆت بناسی، بەڵام جەنابەت لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبن. پێم خۆشە بزانم ئەنگیزەی ئاشنابوونن لەگەڵ کۆمەڵە چییەوە، چ تایبەتمەندیەکی کۆمەڵە بەڕێزت بۆ لای خۆی ڕادەکێشێت؟ وەڵای ڕاستیکرد بێ کاکەریم، هەر لە ئەوڵەوە ئەمە ساڵی 59 کە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بووم. یەکێک دەرەکانی کاکسعیدی ئاقایی بوو کە ئامۆزام بوو، هەم معلمیشم بوو، ینی دەورانی ساڵی 4 و 5 ئیبتدایی کاکسعید لە شیواشان معلم بوو. کاکسعیدیش هەر لە ئەوڵ ڕۆژەکانی دامەزرانی کۆمەڵە سەردەشت جزئی کۆمەڵە بوو. ئەوە تەئسیری بوو. بەشتێکی ئەو بکە کۆمەڵە لە ئەوڵە وانێک بوو مشتەخەص بوو کە زۆر هاتووی شیواشانیان دەکرد و سازمانێک بوون کە دفاعیان خەڵکی فەقیر و هەژار دەکرد بۆ تەبەقەی کارگەر و بارزان دەکرد. ئینسانهایەکی سادق بوون، ئینسانهایەک بوون کە دەنێو خەڵکدا زۆر خەڵک احترامەوە چاویان دەکردن و هەر ئەو شتانە باعث بوو کە من واقعاً لە کۆمەڵە خۆشم بێت و نزیکایەتیم بەرەخەر لە کۆمەڵ نزیک ببمەوە. بەڵام ئەو شتانە بوو دوو هەم مەسەلەی مبارزەکردنی مسلحانە لەگەڵ ڕژیمی داگیرکەری جەمهوری ئیسلامی لە کوردستان کە ئەوەی شێک دەبوو کە واقعاً ئارەزویم بوو کە لەگەڵ ئەم ڕژیمە ئەژاڵگەرە مبارزە بکەم. دیارە ئەوڵکی زۆر منداڵ بووم، بەڵام بەرحاڵ ئەوە ئارەزویم و کڕۆژێک بە پێشمەرگەی کۆمەڵەوە 30 ساڵم ڕێک بستە سەرەوە، بەڵام هەرەوە بوویت، ینی ئەو شناختیکەم لە کۆمەڵە هەم بوو ئەو بوو کۆمەڵە سازمانی بوو کە بۆ دفاع لە خەڵکی فەقیر و هەژار مبارزە دەکرد، عەلەیهی زوڵم و ستەم مبارزەی دەکرد و ئەو شتانە واقعاً بۆ من زۆر جگای سەرنج کێشان بوو. زۆر باشە. کاتێکە دەبی بە پێشمەرگە بازم
ئەگەر هەڵە نەبم تەمەنت نەگەی و بە تەمەنی 18 ساڵەژی. ساڵم بۆم 15 ساڵم کە کەریم. بەڵێ پێم خۆشە بزانم چون هەتا ئێستاشی لەگەڵ بێ کۆمەڵە وەکو پرەنسیپ ئەو کەسانی کە تەمەنیان ناگا بە تەمەنی قانونی وەک 18 ساڵ بۆ پێشمەرگە وەرناگرێت. ملاحزەی هەیە مناڵانیدا بۆیە پێم خۆش بزانم کۆمەڵە ئەو کات چۆن لەگەڵ ئەمسالی بەڕێستان بەرخوری دەکرد بەو تەمەنێکی منداڵ. ڕاستەکەت بێ مجارێک چوم 1 ساڵ پێشوران نەگرتم تیان منداڵی دەیقەمچم بۆ سیسەرە وەختی مەقەری کۆمەڵ لە سیسەرە بوو. بەڵام دوای ساڵی 61 ڕژیم سیاسەتێکی بەکار بێت ئەو دێهاتانەی کە قەرەق جادە بوون بە زۆر خەڵکی چەکدار دەکرد. یعنی هەر ماڵی دەبێت فەنگی هەڵگر بە کابراکە شاوەش دەکرد دەکرد بەیان تێوەرە بەڵام ساعت 5 وار دەبێت چوو بەوە مەقڕی و وان پیانە بتم بە سیزی ئەشایری بەڵام لە ئەسڵدا ئەوانە بە زۆر چەکدار کراو بوون. خەڵکی فەقیر و هەژار خەڵکی شاوەر سوزانم خەڵکی داهاتەکان بوون ئەو دیاتن کە قەرەق جادەی بوون. و ڕۆژ دەکات نەشیواشانێ ساڵی 61 تیان هەر ماڵە دەبێت نەفرێک تفەنگێک هەڵگرێ. بەلەخرامیش لە ماڵێت وانێک میچێک لەوانە بووم کە برایەکی دیکەم برایەکان دەکەم دانێکیان ئەسن لە کوردستانی نەبوو ئەمە هەڵم گرت. وەختێک کە چوون بۆ سەردەشتێک هەمویان بردین هەر ماڵ دەبێت فنگ هەڵگر بە کە تقریبا 15-20 کەس بووین دوای هێنانی بۆ قوڵتێ و خەڵکی قوڵتێش هم ئەوانە کرد مسەلح کرد ئیتر لێ مەقڕیان بۆ کردینەوە 2 ساعت دوای ئەزی دەم کرد هەر لێ داین دوومان بریندار بوون نەفرێک پیا کوژرا کە واقعا تەنگیشی پێ نەبوو بەیانی هەموو هەستاین کە بچین احتراس بکردن تفەنگەکەمان تعبیل دێنەوە بەر لەوەی کە بگەێنینەوە شاری سەردەشت سوپای پاسداران هاتن گروز لەبەر پێشیان پێگرتین جەماعەتێکی زۆر واقعان ئەستا کوتێکیشان خوارد وکتیان وانە کە دەتانەوێ هەر ئەوەیان تانەوێرەوەی بەڵام دوای نیگران مەبن گروی زبتان بۆ دنێرین هێناینەوە دووبارە بۆ قوڵتێ ئەو جار پایگیان بۆ دەناین لە قوڵتێ ینی هەم ئێمە بووین هەم پایگای پاسدارەکان بوو تقریبا مانگێک ئەمە لێ مامەوە بەڵام ئەو وانەکەم هەر زەهندا بوو کە ڕۆژێک بم بوونە کۆمەڵی ئیتر ڕۆژێک پێم وایە تقریبا 1-2 مانگی ما بوو ئەواخری ساڵی 61 بوو تێت فەنگەم هەڵگر لە شیواشانێ کە لە نزیک پایگام بۆ دەنابووین نزیک شیواشانێ یەکسەر بە تفەنگەمەوە هەڵاتم هاتم بۆ کۆڵەسەی بۆ مەقەڕی کۆڵەسەی بۆ مەقەڕی کۆمەڵی لە یەکەم تاویلی کۆمەڵدا وەختێک کە هاتم بە دگای مەقەڕی کۆمەڵی کەس نەپرسیم پێمەوە پێشمەرگە ئەز دموکراتمەوەڵ یەک دەفە نیگابانەکرد کە کەس کارەیە تۆکتم وەڵا کاتم کاسائیل یاقاییە هەر ئەوە قسەکەم تەوانە بوو کاسائیل لە پلیکارەکان هاتە خوارد چای پێکەوتن لەبەر دەرگای مەقەڕی کۆمەڵی بە تفەنگەوە زۆر پێشسیر بوو دوای خلاصە دەسانەکەم باسکەوە جاری تر هاتمە ژووری هەموو جەماعەت لێم کۆبوونەوە زۆریان پێ خۆش بوو کەوە بەرەخەرە بزۆر چەکدا کراوێک هەڵاتەوە تفەنگەوە هاتنێ کۆمەڵی بەڵام ئەوە ئومیدێک بووە من دەمزانێک بە تفەنگەوە بچم بەرەم ناکەنەوە ئەو جەڕام دەگرن هەرواش بوو وەقان ئەو سەرودەما جێگەوپێگی کۆمەڵە لە منتقەی ئێوە لە منتقەی سەردەشت بە تایبەتی چۆن بوو پێگەی نفوزی کۆمەڵە چۆن بوو بەرخوردی خەڵک نسبەت بە کۆمەڵەوە متقابلن کۆمەڵە نسبەت بە خەڵک چۆن بوو تۆ چۆن هەست کرێت وەکو پایگای تودەی کاکەرێن ڕاستەکەت بێ حیزبی دموکرات پایگای تودەی زۆر زیاتر بوو لە کۆمەڵە لە منتقەی سەردەشتێ بەڵام لە ناو شاری سەردەشت بەتایبەت لەو منتقەی گەورکان لای سیسێر و ئەوانە کۆمەڵە نفوزێکی زۆر باشی هەبوو بەتایبەت سیسێر مەتەن نەبی واقعاً تەواوی خەڵکی سەرەوە سەردەم هەمووی تڕەداری کۆمەڵی بوو لە منتقەی باشی کۆڵەسەی نفوزی باشمان هەبوو دوو مەقەڕمان هەبوو مەقەڕی هەم لە کۆڵەسەی سەرە هەم لە کۆڵەسەی خوارێ دوای دەهاتی بەرەو منتقەی ئالان و ئەوانە کۆمەڵە لەوێش پایگای تودەیەکی زۆر زۆر باشی هەبوو بەڵام لەو منتقەی لای سنیان و ئەوانە حیزبی دموکرات زۆر زیاتر پایگای تودەی هەبوو تاکو ئێمە بەسەری بە منتقەکان هەبوو ڕاستەکەت بوێت بەپێی دەرکی ئەو کاتت نەک ئێستات بەڵێ جیاوازی نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ هێزی پێشمەرگەی حیزبی دموکرات بۆ یا جێرانەکانی دیکە کە ئەو کات لە ساحەی مبارزەی سیاسی لە کوردستاندا بوون جیاوازەکان چ بوون تایبەتمەندەکان چ بوون بەڕاستی لە کردەوەدا لە ئەمەلکرد و لە پراتیکدا وڵای کاکەریم ئەمن یەکشت کە وانەیە کە بخۆم هەر لە ئەوڵی ڕۆژەکانەوە متەوەجه بووم پێشمەرگەی کۆمەڵی شخصیەتێکی تایبەتی بوو ینی باوەڕ کە زۆر زیاتر من لەبیرمە دەچوینە ماڵی خەڵک بێ ئەوەی کەمان خۆمان معرفیکەین کە پێشمەرگەی کۆمەڵەیەن یا پێشمەرگەی حیزب دموکراتین کابرای ئەماڵ دەیزانی لە ڕەفتارمان لە قسەکردنمان داستان دانیشتنمان لەگەڵ خەڵک لە احترام بۆ خەڵک ینی بێەوەی کە خۆمان معرفیکەین کابرای دەیزانی کە مەسەلەن پێشمەرگەی کۆمەڵەی یا پێشمەرگەی سازمانێکی زانین نمونەیەکی چووکم خۆش دەکەن بێنمەوە ساڵی 66 ئێمە
وعدك بوين نزيك سردش مخفي بوين شونك زو خطرناك صعد وازين يوريز كان يكبو تسوال من داري شوان بون هاتن بوي بالاخره سان درس كل نهار بخون اماش هيسمان خومن باهين معرف بكين ببيرمجا از ديمقراط شون كار كمان كاملا مخفي بو قرانوما منطقه سوسنيان بو منطقه از ديمقراط بو هيسمان خومن ببيرمجا از ديمقراط معرف بكين دوالي ام بسين سلام عليكم دواي صندوق لي ام بسين اركاكي او بيرمجا شن اما شتمان بيرمجا از ديمقراطين بەڵام شوانەکان سەرڕاوە کە سینوساڵشان زۆر کەم بوو کاکەریم ینی واقعان سینوساڵان 12 ساڵ زیاتر نەبوو ئەوەم بێمان گوتیان نا ئێوە پێشمەرگەی کۆمەڵن ئێوە پێشمەرگەی ئیز دموکرات نین ئێوە قسەکردنتان ئەخلاق و ڕەفت هەر باوا کرد لە ئەزی 2 دقە 3 دقە کرد لایان بووین ئەو شوانە متەوەجه بوون کە ئێمە پێشمەرگەی کۆمەڵین بەڵام دوای متەوەجه بووین واقعان خۆشحاڵن لەوەی کە ئێمە پێشمەرگەی کۆمەڵین خلاصە ڕاستەکەمان پێگوتن زمان زۆرم وایە حتا لە شرایەتێکدا من دەیقەن وەکو نمونە لە بیرمە ئێمە خۆمان وەکو پێشمەرگەی ئیز دموکرات معرفی دەکرد بەڵام ڕەفتاری ئێمە ئەخلاقی ئێمە بەرخوردمان لەگەڵ خەڵک زۆر زوو دەیتوانین تەشخیص بدا کە ئێمە پێشمەرگەی کۆمەڵەیین ڕاست دەچی دەبی بە پێشمەرگەوە لە دەورانی پێشمەرگایەتیدا زۆر زوو تا ئاستی بەرپرسیارەتی دەچێت پێش بێگومان لە ئەو کات لە سەردەمێکدا بووە کە شەڕی هێزی پێشمەرگە لەگەڵ ڕێژیمی داگیر کردوە زۆر بەداخەوە ڕەنگە هەر لەو زمانەشدا بۆ کە شەڕی حیزبی دموکرات شەڕی ناوخۆیی پێم خۆشە بزانم ئەو شرایطە چۆن تەوسیف دەکەی و چی کاکەری موالی دەکا کە بە هەموو گیانبازی فیداکاریەوە تێبکۆشێ خەبات بکاوە لەو ڕێسکەیەدا گەشە بکات و لە ئاستی بەرپرسیارەتیدا خۆی بنوێنێتەوە و ئەو بەرپرسیارەتانە چ بوون کاکەریم وەری دەگرت ڕاستەکە دوای کاکەریم ئەمن ئەوەڵ کاتم بۆ ناو کۆمەڵە هەڕۆژی ئەوەڵ کاتم بۆ کۆڵەسەی دوای چەند ڕۆژ بڕیان کردم بۆ ئامۆزگایی کە ئەوەتی دەیقەن دەبی من لە کارجێ بوو نزیکەی لای منطقەی لای زمزیران و ئەوانە لای جانداران و ئەوانە لەوێ ئامۆزگای کۆمەڵە بوو هەم زیندانی کۆمەڵی بوو هەم ئامۆزگای کۆمەڵی بوو من تقریباً پێم وایە نزیکەی مانگونی و 2 مانگ ئەمن لە ئامۆزگای بووم لەگەڵ چەند نەفەری دیکە و ئەو وەخت ئەمن ئەو وەختی بوو کە واقعاً دەگەڵ کۆمەڵی واقعی ئاشنا بووم ئەو دەورەی ئامۆزشیە فقط ئامۆزشی نظامی نەبوو ئامۆزشی سیاسی بوو ئامۆزشی شخصیت بوو ئامۆزشی ئەخلاق و ڕەفتار بوو کە پێشمەرگەی کۆمەڵی دەبێت چ کەسێک بێ ینی لەوێەوە بوو کە من واقعاً عاشقی کۆمەڵە بووم دوای ئەو ئامۆزشی بوو کە بالاخره ینی واقعاً ئینسانیان پەروەردە دەکرد حاڵی و من وەختێک کە دەورانی ئامۆزشیم تەواو بوو ئەسەن کۆمەڵە بۆ من زۆر ئەردش و شتێکی دیکە بوو دوای ئامۆزی واقعاً کۆمەڵم زۆر باشتر ناسی دوایەوە و من ئەسەن زۆر زیاتر عاشقی کۆمەڵی بووم دوای دەورەی ئامۆزشیم ئیتر ئەوە زۆر کۆمەجی کرد کە بە من ئەو دەورەی ئامۆزشی کە من واقعاً بزانم کۆمەڵە کێ و من بۆ سازمانێک هەستاوم دەستم داواتە چەک و مبارزەی بۆ دەکەم دوایەوەش کە هاتمەوە ئەم دەورانی ئامۆزشتەوە بوو بالاخره ئەو زاردانیم بە گودانی سەردەشت و ئەمن لە ئەستەی گوداندا لە بەشی گودانی پەرشتنی بەدەستور لەوێدا یەتە سازمەندەی کرا دوایش دەو ماوەیدا من ڕاستەکەت بێ زۆر عەلاقەم بە کاری نظامی بوو هەر لە ڕۆژی ئەوەڵەوە چون پێشمەرگەی گودان بووم دوای تقریبا پێم وایە نزیکەی ساڵێک بووم بە مەعاون بووم بەهین بووم بە مەسئولی تیم دوای مەسئولی تیم لە خەمووی پرۆسە بوو ئەو زار بووم بە مەعاونی دەستە و دوای مەعاونی دەستە ئەو زار بووم بە فەرمانی دەستە ئەوە مەسئولیەتەکانی من بوو لەو 9 ساڵدا کەم پێشمەرگەی کۆمەڵی بوو پێشمەرگەی کۆمەڵە وەک هێزیشی سیاسی نظامی پێناسە دەکرێت دقیقاً بەڕێستان دەڵێن کە لە بەشی نظامەکەیدا زیاتر عەلاقەمەند بووی و لەو بەشەدا زیاتر ڕەشت کردووە کە فعالیەتت کردووە لە کار و چالاکیدا لە حینی چالاکیدا پێشمەرگەیەکی کۆمەڵە ئەو چۆن تەفکیک دەکرێت کە ئەمە بەشی نظامیە ئەرکێکی سرف نظامیەوە ئەرکە سیاسیەکە ئایا وەلا دەندرێت لەو کاتەدا یا هاوکات هەم سیاسی هەم نظامی کار دەکات وە بۆچی مەسئولەکان مەسئولی سیاسی نظامی جیاوازن ڕاستەکەت بێ تا حدێک ئێمە پەلمان هەبوو پەلەکانی ئێمە مەسەلەن معمولە 30 نەفەر بوو کە بە 2 دەستەی 15 نەفەری تەقسیم دەکراوە ئەو دەستانەش بە 2 تیمی 6 نەفەری بەڵام ئەو پەلانەی ئێمە فەرماندەیەکی نظامیان هەبوو کە فەرماندەی پەل بوو و لە عینی ئاڵدا مەسئولێکی سیاسیشی هەبوو کە مەسئولی سیاسی بوو و دەستەکانی شەروە
وقتها کە دەبوو مەسئول دەستەکانمان هەم مەسئول نظامی دەستەمان هەبوو و هەم مەسئولی سیاسی دەستەمان هەبوو یعنی هەموو لە دوایە کە دەبوو بە گودانیش دقیقا هەروە بوو دووبارە فەرماندەی نظامی گودانمان هەبوو مەسئولی سیاسی گودانمان هەبوو یعنی وانە یعنی دقیقا هەم سیاسی بوو هەم نظامی بوو لە ئەسڵدا زۆر یەک لە مێهمانەکانم باسی ئەوە دەکەن کە کۆمەڵە وەکو دانیشگایەک پێناسە دەکەن ئەوەی کاکەریم هەستی پێکرد بێت لە دەورانی پێشمەرگایەتیدا لەو کاتەدا کە کۆمەڵە دەناسێەوە خۆی لەوێدا دەبینێ کە تا ڕادەیەک بار دێوە لەگەڵ سیاست و بەرنامە و ئیدۆلۆژی کۆمەڵە ئاشنا دەبێت لە نزیکەوە ئەوەی کە کۆمەڵە فێری ئەمسالی کاکەریمی دەکرد بە ئام زیاتر چی بوون و بۆچی بۆ دانیشگا پێناسە دەکرێت ئێمە ئەرکەکانمان ئەوە بوو کاکەریم وەختە کە دەچینە دێهاتەکان دەچینە ماڵی خەڵک ئەوڵین وەزیفەی ئێمە ئەوە بوو دوایەوەی کە مەسەرەن نیگابانمان دادەنا و پاسبەخشمان دادەنا تەبلیغ بۆ خەڵک بکەین یعنی ئەوە ئەرکی هەر پێشمەرگەیەکی کۆمەڵی بوو کۆمەڵە بە خەڵک بناسێنین ئێمە بۆچی لەناو کۆمەڵەداین کۆمەڵە کێیە و هەدەفی مبارزەی ئێمە بۆ چییە بۆ چەم بارزە دەکەین ئێمە هەر ماڵێک کە دەچوین ئەوڵین وەزیفەی ئێمە ئەوە بوو کە بۆ کابرای سەعماڵ ئەوڵە خۆمە معرفیکەین کە پێشمەرگەی کام سازمان و ئیزبین پێشمەرگەی چین و بۆچی ئێمە پێشمەرگایەت دەکەین و یەکێک لەو شتانە کە واقعان ئێمە دەنێو خەڵکدا زۆر معبوب کرد بوو لەو دێهاتانە خەڵک دەیانزانی کە کۆمەڵە بۆ خەڵکی فەقیر و هەژار و بارزە دەکات یعنی ئەوەی شێک لە گەورەترین معیارەکانی ئێمە بوو کە ئێمە بۆ خەڵکی فەقیر و هەژار بارز دەکەین ئەلەی ئاغا و فەئۆدان بارز دەکەین ئەلەی سەرمایهداری بارز دەکەین جیاواز لەوەی کە ئێمە شەڕی مەسەلحانە لەگەڵ هێزەکانی ڕژیمی جەمهوری ئیسلامی دەکەین کە وەکو نیروێژی ئەشغالگەر لە کوردستانیدا دەیانبینین بەڵام لە عینی ئاڵدا ئێمە پێمان خۆش بوو خەڵک ئاگا بکەینەوە خەڵک بۆ بگەن کە بالاخره زوڵم هەیە لە جامعەدا ئاغا فۆدالی هەیە سەرمایهداری هەیە تەبقەی کارگەر هەیە تەبقەی سوزانم فۆدال هەیە تەبقەی سەرمایهدار هەیە و وەکێک لە وەزیفەکانی ئێمە واقعان ئەوە بوو کە ئەو سیاستانی کۆمەڵە دەنێو خەڵکدا تەبلیغ بکەین کاکەریم لە جریانی شەڕەکاندا چەندین جار بریندار دەبێت پێم خۆشە بزانم ئەو ئەبەتە وەکو بیرەوەری وەکو خاترە لەو سەردەمان لەو شەڕانەی کە تیاندا بریندار بووی چۆنێتی بریندار بوونەکانت باس بکەی و بشدانم کە ئایا برینەکانت هەتا ئێستاش ئاسەواری بەسەر جەستەوە توانی بێت ما بێت یا ئەوەی کە خۆشبەختانە ڕەفە بوو ئەمن ڕاستیکرد بێوانەکە کولن لە 46 ئەمەلیات یا شەڕ لەگەڵ جەمهوری هێزەکانی جەمهوری ئیسلامیدا بەشدار بووم لەو ماوەی 9 ساڵەدا و 3000 بریندار بووم کاکەریم بەڵام خۆشبەختانە دوو لە برینەکانم فقط تەرکێشی نارنجە بوون جارێکیان شەڕ لەگەڵ ئەژ دموکرات بوو لە پشتی ئەوتاژ بوو جارێکی دیکەش لە منتقەی بانێ نێوی یەکەم لە بیرنەماوە قەرارگایەک بوو لە سەر جادەی بینی مەریوان و بانێ بوو کە چوینە قەرارگایەکەماندا لێش بانەکە بە تەرکیشی خۆمپارە بریندار بووم جاری سێهەم کە ئاخرین جار کە بریندار بووم ئەمن کە چوین پایگای تایربۆغە بگرین لە منتقەی سەرشیوی سەقەس کە بەداخەوە ڕژیم لە ئەزوریمە باخەبەر بوو و وەختێک کە گەیشتنە پەنا سەنگەرەکانن مقاومەتێکی زۆریان کرد و لەوێ دەستم بە گول لە بریندار بوو دەستی چەپم و ئێستاش کە هینای من تقریبا نتوان بڵێن دوو قامکی دەستی چەپم بە تەواوی هەر ئێستاش نیوە فەلەج کار ناکات ئەوە تقریبا قورسترین برینێک بوو کە من دورانی پێشمەرگایەتە بریندار بووم دەستی چەپم بوو هاوڕێکەریم لە کاتی شەڕدا بێگومان کۆمەڵە ئەستیری دەگرت بەڵەوە پێم خۆشە بزانم کاکەریم وەک شاهیدێکی عینی وەگەوەی کە بۆ خۆی لە مەیدانی شەڕەکاندا بووەوە لەو سەحناندا بووە کە ئەسیرەکان بەدیل گیراون شێوەی بەرخوردی پێشمەرگەی کۆمەڵاوە بە ئام بەرپرسان و مەسئولینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ ئەسیردا چۆن بوو چۆنیان بەرخورد لەگەڵ دەکردن ڕاستیکرد بێ کاکەریم سیاسەتی ئێمە زۆر ڕوون بوو لە مەقابل ئەسیرەکانی شەڕدا ئێمە هیچ کار حەقمان نەبوو ئەسیر بکوژین یعنی جا ئەسیر کابرا پاسەرە چوزانم یا سەربازێکە یا فەرماندەیەکە ینی واقعەن ئەوە کەسێک ئەو کارێکرد بە حتى تەنبیل تشکیلاتی دەکرێت حوزان چی ئەسیرەکان ئێمە بەرخوردمان لەگەڵ ئەسیرەکان زۆر باش بوو ئێمە ئەسیرمان کە دەگێت ئەو ئەسیرانەی کە بریندار بوون
بۆ مە سەخت بوو دەگەڵ خۆمان بیان هێنین هەر دە شوێنی شەڕەکە دەرمانمان دەکردن جاریوە بوو بۆ کەم بود و ئیمکاناتێکە هەمان بووکە عملەن پزیشکێکمان هەبوو کە بڕێک ماوەدی ئەوڵیەش دوای پێ بوو بۆ ئەوتی وا بووینی تر ینی باوەڕکە ئەس دەیان مۆرد ئەمن بۆ خۆم لەبیرمانە کە ئەسیرمان گرتووە بریندار بووە هەر فۆرن لەوێ وەکو پێشمەرگەیەکی خۆمان بینەکەمان دەرمان کردووە و لەوێ ئەگەر ئەسیدەکە کەسێک بینەکەی سوک بوو بێ مەسەلە بتوانێت بەلەگەڵ ئێمە بهێناومانە بەتایبەت ئەوانەیە کە پاسار بوون البەتە دنا سەربازەکانمان واقعاً سەربازی بریندارمان زۆر کەم لەگەڵ خۆمان دێنا هەر لەوێ ئازادمان دەکردن بەڵام وانە کە ئەسیرمان بووە کە مەسەلەن کەسانێک بوون کە جاشهایەکی زۆر بەنێوبانگ بوون یا فەرمەندەهانێکی زۆر باڵای سوپای پاسداران بوون کە حتا لە شەیدکردنی پێشمەرگەدا دەستیان بووە ئەوانە کەسانێک بوون کە لە زینداندا دوای دادگایی و بلەخرە هەمووی ئەوانە کەسانێک بوون کە زۆر کەم ها تاقلۆخا حکمی ئەدامیشان بوو دەرەسوو بەڵام کەسانێکی ئاوانە مەسەن فەرماندانێکی زۆر بەنێوبانگ یا جاشهایەکی زۆر بەنێوبانگ کە دەستیان لە قەتڵی پێشمەرگەدا بوو بەڵام لە مۆرد سەرباز و یا کەسێکە لە فۆرەن لێ دەمانگرت واقعاً هەر لەوێ ئازادمان نەکرد ئەوانەی کە پاسدار بوون معمولاً کە بریندار نەبوون دەمانگرتن دوای چەند مانگێک ئەوەنیشمان ئازاد دەکردنەوە دووبارە بەڵام دواتر ئەگە هەڵە نەبم ئەو بڕیارێکە لە سەرتاکاندا وەک باس دەکەی دانەدانەیەک هەڵدەکەون لە فەرمان دەوڵەت بەرپرسە باڵاکان لەوانی بە حکومی ئەدامیان بۆ دەربچێت دواتر کۆمەڵە بەو بڕیارەشدا دەچێتەوە ینی وەکو پرەنسیبێک وەکو پابەندبوونێک بە حقوقی بەشەر یا مافی مرۆڤ بە تەوری کولی ئەعدام ڕەت دەکاتەوە بۆیە پێم خۆش بزانم کە دەی باشە دوژمنت تۆ ئەسیری دەکەی بەڵام ئایا بەرخودت لەگەڵ یا چۆنە بەرخودێکی ئینسانی بووە ئەو کەسانە چون من بۆ خۆم بە بیرەوەری خۆمە بیرم دێت زۆرێک لەو کەم نەبوون ئەو کەسانەی کە لە جریانی شەڕدا ئەسیری کۆمەڵە دەبوون دوای ئازادبوونیان یا دەگەڕانەوە دەهاتن دەبوون بە پێشمەرگەی کۆمەڵە یا لانی کەم لە ناو کۆمەلگادا بە جۆرێک جۆرەکان لە ژێر سەمپاتی کۆمەڵدا دەبوون بە مبەلەغ و هەڵسوڕاوی کۆمەڵە زۆر نمونی ئەومە بکە کەریمە من بۆ خۆم زۆر نمونی ئەومان بۆ کەسمان بۆ کە سەرباز بووە ئەسیر بووە بەڵام دوایی کە واقعەن زانی ئێمە کێین وەختێکە ئازادمان کردە من سێ چوار نەفرم لەبیرە دەدوانی پێشمەرگایەتیم ئەوانە ئەسا هەرمانە دونە کۆمەڵدا بوون لە پێشمەرگا حتا من کەس دەناسم دوایی کە بوو بە فەرماندە دێنەوە کۆمەڵێدا کەسێک بۆ سەرباز بوو لە منطقەی دیوەندرەی ئەسیر ببوو حاڵی ڕەفیقی دیکە بوو زۆرش ڕەفیقی سەمیم بوو سەرباز بوو ئەسیر بوو حتا بابی هات ئەمن دەیقەن نەبیر من لە مەقەڕی کومیتە ناوچەی بانێ بووم لە منطقەی شەناسێ ساڵی 63 بوو بابی هات کە بیباتەوە بەڵام تیبا بە من نامەوە دوای بابی بابی جان حەدی ئەقەل چەند کلمە قسە بکە با من زەبتی کەم لێ بەمە بۆ دایک کرد کە دایکت باوەڕم بم کە تۆ زیندوی و لەنە کۆڵەماویەوە کار ئەو کارەشی کرد کە دوای متاسفانە ئەو پڕ منطقەی شمالەوەنە شەهید بوو بەڵام زۆر نمونی ئەومان بوو کەسێکە سەرباز بوو ئەسیر دەبوو بەڵام وەختێک کە دەزانی ئێمە کێین چون واقعاً ئەوانە جەمهوری ئیسلامیش هەرێکی دیکەی پێگوت بوون لە مۆرد کۆمەڵدا کۆمەڵە سەردەبڕێ کۆمەڵە نازانم جنایەتکارە کۆمەڵە ئەوە دەکا کۆمە بەڵام وەختێک بۆ خۆیان داهاتن ئەسیری کۆمەڵ دەبوون و بە چای خۆیان داندی کە ئێمە کێین ئەسەن ئەو کۆمەڵەت دقیقاً بەرعەکسی ئەو کۆمەڵی بوو کە بەوانیان گوت بوو هەر بۆیە زۆر نمونی ئەومان هەبووە من نمونەیەک زارێک بەسەر زەمە نزیکەی 22 سەرباز بانگە دەگەڕێنی زمزیران هێنامانەوە بۆ مەخەرێکی سێرێ ئەوانە وەختێک دانێکیان هات سوخڕانی کرد دەستی سێرێ وەر ئەو لە ئەزێکە سوخڕانی دەکرد چەندە خۆشحاڵ بوو لەوەی کە لە ناسینی ئێمە بەرخوردی ئێمە دایکی هات یعنی لەو لە ئەزێدەکە و قسە دەکرد دایکی هات دیتی کە قسە دەکات مەزمەزورم وەیە دەیان زار بوو کە هەتە نامان بوو دەناردن دوایە کە ئازادمان دەکردن تشەکوریانە دەکردین دەو بەرخودانم ئەو بەرخودی ئینسانی باشی کەمە نسبت بە ئەوان ئەنجامەنداێنی واقعاً زۆر زۆر ڕازی بوون لەوەی کە ئێمە ئەسەنە خۆشحاڵ بوون لەوەی کە ئەسیری کۆمەڵی بوون و کۆمەڵیان بەچای خۆیان دی کۆمەڵیان بخۆیان لە نزیکەوە ناسی نمونەی ئەومان یەکجار زۆر بوو ئێمە زۆر ڕاستە زۆر جار لەم لەولاد دەبیستین کە مبارزەیەک بە ناوی مبارزەی چەکداری مسلحانات دەچێتە ژێر پرسیار لە ڕوانگەی بەڕێستانەوە مبارزەی مسلحانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستان چەندە ڕەوایەتی بوو چەندە بەرهەق بوو لە ژێر خۆیدا بوو یا ئایا دەکرات مبارزەی مسلحانە بوونی نەبێت و لە کەناریە شێوەیەکی دیکە لە خەڵات بگیرێتە بەر
ڕاستیکەت بێ کا کەریم ئەمە شخصا بە نظری من مبارزەی مسلحانە ئێمە مبارزەیەکی حەق بوو ئەوەڵەن ئەو ڕژیمە کە ئەملی بە کوردستان ئەو بۆ ئەملی بە ئێمە کرد ئەو بۆ ئەملی بە خەڵکی کورد کرد و ڕژیمێک بوو کە ئەسەن دەیان و سەدان کەسی حتى بجرمي إعلامية كرجي فناندا بو ديجرت من الزندان إعلامي دكردن يا سبقة بوي كمثلا كسك سكي بيبا أو بيجمر جبهة بلا ما تو وقت كردوش بنا كتب بتفنجو كات تيارو هليكوبتر وتوبو كات وش عمل كذا كا بدخلتهم مجبوري أصلا أي بوالكي يعني أجوانا كي هات زوز بين التبع يعني مبارزة مثلا أنا بنظري من جمهورية إسلامية بس الإمام السبانت إما نبوي كعملوا جمهورية إسلامية كده جمهورية إسلامية كعملوا بإمام كرت وأم مبارزة مثلا أنا إما بنظري من حقي خلتي كل كواقعا لما قابلت جمهورية إسلامية ده هم كتفنك بدستور بقدر شون رجيمك بو كواقعا رجيمك يزود جنايات كاربو وكسك بو هر كسك مخالفي أو رجيمي بقى حكمك إعدام بو ئەگەر کاکەریم بچێتەوە ئەو مەقتەعەی کە تێیدا بۆ ئەوەڵین بار چەکی هەڵگرت بوو بە پێشمەرگە یعنی وەکو انتخابی ڕێگایەک بۆ مبارزە ئایا سەر لە نوێ چەک هەڵدەگرێتەوە یا شێوازێکی دیکە بۆ خەبات انتخاب دەکات ئەلبەتە پێ ئەوە بۆیە پرسیار دەکەم دەورانێکی پێشمەرگایەتیت عملاً لمس کردووە تێی کردووەوە لەگەڵ یاژیاوی بەسەرت بردووە بە هەموو سەختی و مەرارەت و مشکلاتەکانیەوە ئەم پرسیارە ئارەسە دەکەم ئەگەر ئێستا لەو مەقتەعەدابی بۆ ئەوەڵین بار چەک هەڵبگرێەوە ئایا دەبی بە پێشمەرگە یا شێوەیەکی دیکە لە خەبات ڕاستیکرد کە کەریم ئەمن ئێستاش خۆ دیارە ماوەیەکی زۆر ئەوانەکە لە ئەوروپا مەستا بەڵام ئەمن ئێستاش یەکێک لە ئەگەر افتخاری بگوزەشتم کەم ئەو دەورانە بوو کەم پێشمەرگی کۆمەڵی بوو یعنی واقعا پڕ افتخارترین دەورانی ژیانی ڕابردووی من دەورانی بوو کەم پێشمەرگی کۆمەڵی بووم ئەوە هیچ قسەکم دەوەدانە ئەسڵەن افتخاری پێ دەکەم کە من نەخشێکم بوو لە مبارزەی مسلحانەی خەڵکی کوردستانداوە نزیکەی 9 ساڵ چەکی پێشمەرگایەتی کۆمەڵم بەشانیەوە بوو ئەوە افتخارێکی زۆر زۆر گەورەیە بووم تا ئەو ڕۆژ کە دەمرم ئەمن بەو گوزەشتی خۆم افتخار دەکەم ئێستا ڕاستەکەت بێ وەزعیەت زۆر فەرقی کردووە یعنی ئەو شرایەتی کە ئەو وەختی ئێمەتیدا بووین و ئەو شرایەتی ئێستا پێم وایە مبارزەی مسلحانە زۆر سەخت بووەوە ئێستا واقعا یعنی بە وەزعیەتێکە و عیزبانەتێدان یعنی وەکو زاران نییە بەڵام بەنظری من ئێستاش ئەوەی کرد جەماعەت لە ئوردوگای تفەنگیان پێ و نیروەکی مسلحەوە هەر لە عەزیمکانی ئەوەی هەیە کە بالاخره لە ئێران ئاڵوگۆڕێک پێ بێ وەزعیەتێک پێک بێ کە نیروێکی ئامادە هەیە بەنظری من شتێکی زۆر مثبەت و باشە بەڵام دیارە شرایەتی ئێستا لەگەڵ شرایەتی دەهەی شەست کە من ئەوەتی پێشمەرگە بووم زۆر فەرقی کردووە ئەو کات زەرورەتەکە لێرەوە دەهات کە دوژمنەکەت وەکو ڕژیمی جمهوری ئیسلامی بێت هەتا ددان مسلح بە هەموو جۆرە چەک و چۆڵێکەوە هێرشی کردە سەر کوردستان و ئەو چەکەڵگرتنە نمادێک بوو بۆ بەرخۆدان و مخاومەت لە بەرابەر ئەو هێرشەداوە پشتیوانی و پارێزگاری لەو دەستکەوتانی کە لە دەستی خەڵکی کوردستان و ئێرانیشدا بوو دوای ڕاپەڕین بەڵام ئێستاش هەر عینی بە شێوەیەکی دیکە و لە ئاستێکی بەرفراوانتردا هێرشەکان هێچ هێرشی تەبلیغاتی وەچێ لە ئەمەلدا بە شێوەی بۆمباران و هەڕەشە هەتا ئێستاکە لە خاچی کوردستانیش دانین و لە باشوور نیشتەجێن لە ئوردوگاکان هێرشەکان یا هەڕەشەکان هەروە بەردەوامن ئێستا دەبێت چی بکرێت ئەو دەم کە مقاومەتێکی وەسیع ئیمکانی بوو بۆ بەرپەرزدانەوەی هێرشی ڕژیم یا مقاومەت لە بەرابەریدا و بەربەرەکان لە بەرابەریدا ئێستا بۆ پوشەڵکردنەوەی ئەو هەڕەشانە بۆی کە نەتوانێت کردەیی بکات دەبێت چی بکرێت یعنی هەم هێزی پێشمەرگە لە ئوردوگاکان و هەم جەماوەری خەڵک لە کوردستان چ لە باشوور چ لە کوردستانی ئێران وە کوردستانی ڕۆژهەڵات بێ و چ لە بەشەکانی دیکەی کوردستان پێویستە دەبێت چی بکرێت بۆ خۆنساکردنەوەی ئەو هەڕەشە و گڕەشانەی ڕژیم وڵای کاکریم بەنظری من تا ئەو ڕژیمە جنایەتکارە لەسەر کار بێت ئەو ڕەشە ئەو هەڕەشە و گوڕەشە و چوزانم ئەو حەملەی موشکی و بۆمبارە نیشتانە تا ئەو ڕۆژێ
مبارزەی کوردستان مبارزەی خەڵکی کورد زیندوو بمێنێتەوە ڕژیم لەوان دەست هەڵناگرێت و عازەت هەموو کارێکیشکە بۆی کە ئەم جنبشە بە تەواوی سەرکوتکە بەڵام خۆشبەختانە دوای 3 ساڵ ڕژیمی جەمهوری ئیسلامی نەیتوانی جنبشی کوردستان بە تەواوی لەبێن بەرێ ئەو جنبشە خۆشبەختانە ئێستاش پێشمەرگە هەرماوە ئێستا ئەویش بەنە هەرماون دیارە وانێکی کاری نظامی نییە بۆ زۆرە بەڵام هەربوونی ئەوانە بوونی پێشمەرگە بوونی ئۆردوگایان بوونی تەلەڤیزیۆنیان ارتباطیان لەگەڵ خەڵک بۆ ئەوە هەر ئەوە بخۆی زیندووبوونەوەی ئەم جنبشە نیشان دەدا کە واقعان ئەوە جگای زۆر خۆشحاڵیە بەڵام بە نەزەری من شخصەن پێم وابێ 100 بریە یەکگرتنەوەیەک هەبایە دێرەکاندا ئەمن ئارەزومەوە بوو کە یەک کۆمەڵە هەبایە بە جگای 3 کۆمەڵە ئێستا و ئەم پێم وابێ سلدا ئیش دموکراتیشەوە ئەوانش کە مەسەلەن لەگەڵ یەک ئیش دموکرات بەنە زۆر زیاتر بەنەفع دەبوو و هەت ئەو یەکگرتنەوە بە نظری من تەسیراتێکی یەکجار مثبت و باشی دەبێ لە نێو خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتدا ئەوە هیچ شتیان نییە بەڵام بەرحاڵ وەزیەت ئەوایەمان وایە ئەڵبەتەوە ئارەزوویەکی پیرۆزە وەلی خۆ حتمما بەرزشیان ئەوە دەرێک دەکەن کە ئەگەرچی دەڵین کۆمەڵەکان بە چەند ناو کۆمەڵەمان هەیەوە زۆر بەداخەوەم بەڵام لەباری استراتێژ و ڕێسکەی سیاسی زۆر تەفاوتیان هەیە بەیەکەوە ئایا بە باوەڕت ممکنە ئەم استراتێژە جیاوازانە یەک کۆمەڵە بن لە یەک چوارچێوە لە یەک قاڵبی حیزبیدا بەیەکەوە خەبات بکەن ئاشتووە ممکنە یا ئەوەی کە نا ئەسڵەن قالبێک وەک ئەو کۆمەڵەی کە لە ئەساسدا کۆمەڵە بووە وجودی هەیە تا ئەو قالبە بەهێز بکرێەوە فراخان بدرێ بۆەوەی هێزی لایەنەکانی دیکەش تەنانەت خوان لە چوارچێوە و لەو ڕێسکەیەدا ببینەوە کە وەفادارترە بە ڕێبازی پێشووی وڵای کەریم تا ئەم نظری شخصی خۆم بە نظری من ئەو کۆمەڵی سازمان حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە کە شاخەی ئەو دورانیمەوە کۆمەڵە بوو ئێستا ئەوی شعبانێکەکران بەداخەوە لەم حیزبە کرا دەنا هەر ئەو کۆمەڵە بوو و من واقعان ئارەزوومەوەی ئەو کۆمەڵەش ئەو سەردەم تەنیا کۆمەڵەیەک بوو کە لە هەموو کوردستانی ئێراندا دەناسرا کە حیزبی کۆمونیستی ئێران بوو شاخەی نظامیەکەشی کۆمەڵە بوو بەڵام بەداخەوەی ئەوەی شعبانە بەسەر دەهات من باوەڕ ناکەم ڕاستەکەت بێ ئەوانە ببنەوە بە یەک کۆمەڵە هەستێکیان بەڵام دەکرێ بە نظری من ئەوانە هەماهەنگێکی زۆر نزیکیان هەبێ بەیەکەوە بۆ بدەنی مەرەفە خۆشیانە کە بە دوشمنی شام دەن دیارە ئەمە مەسەلەن ئێستا سەعیش بین و لە سێ وەردوگاین بەڵام لە مەقابل تۆدا لە مەقابل تۆی داگیرکەری دوشمندا ئێمە یەکین ئێمە یەک وانەکەین یەک جەبهەین ئەنی ئەو شتانە بە نظری من شتێکی زۆر مثبت دەبێت کە شتێکی ئەوە ئەمە فقط ئومی دەکەمەوەی دەناوە ئەوەی کە ببنەوە یەک کۆمەڵە باوەڕ ناکەم ڕاستەکەت کە شتێکی ئەوە لە بەوجود بێ بەڵام دەکرێت ئەوان بە جۆرێک یەک ستادێکیان هەبێکەوە هەماهەنگێکیان هەبێ بۆی کە بدوشمنی شەمدەن کە بەڵام ئێمە دیارە سێ ئیشبین بەڵام لە ئەسڵدا لە قابلدا مشتەرەک و هاو بەشە یەک دوشمنی هاوبەش ئێمە ئێستا چون باسی ژیان و خەباتی بەڕێستانە پێم خۆشەکە بچینە ئەو مەقتەعی کە کۆتایی بە دەورانی پێشمەرگایەتی دێوە بڕیار دەدرێت چی بۆ دەرەوەی کوردستان پێم خۆش بزانم هۆکارەکەی چی بوو کە و تەسمیمە دەگیرێەوە ئەو پرۆسەیە چۆن تێی کردووە تا گەیشتوویە شوێی نیشتەجێبوونت کە ئێستا لە وڵاتی ئینگلیسان نیشتەجێ کاکەریم ڕاستەکەت بێ من ساڵی ئاخرەکانی 68 یعنی چەند مانگ بە لە ڕاپەڕینی کوردستانی باش و تووشی سەرشتەیەکی زۆر پیس بوو میگرینێکی یەکجار زۆر خراپ ئەو بۆ نەخۆشیە و ڕاستەکەت بێ کە کۆمەڵە ئەمنی هین کرد ئەزامی کردم بۆ دەرەوە بۆ مەعالەجە بەڵام بداخەوە من ئێستاش ڕاستەکەت بێ هەر نەتەنیا باشتر نەبوو حتا خراپتریش بووە من ئێستا نزیکەی 18 ساڵە لێرەکانە پێشووی داودرمانی کەم مەسەر دەکرد بەڵام 18 ساڵە من هەموو ڕۆژە سێ داوا دەرمانی متفاوت سەر دەکەم فقط بۆ قاتی ئەو میگرینە و ئەم دەگەڵ نەخۆشیین ڕوبڕ بۆ ڕاستەکە لێرەکانە پێ دەڵێن PSTD ینی وانێکە حادثەهایەکی کە لە گوزەشتدا بەسەرداتوە کە زۆرێک لە سەربازەکانی ئەمریکایی کە لە وێتنام بوون ئەوڵین جار لەوێ ئەو شتێک کەشف کراوە
کە هینە فلاش باکی پێدەڵن و ینی پێدەڵم پۆست تروماتیک سترس دەزۆر بە ئینگلیسی ئەمن دەگەڵ ئەو نەخۆشە رو بڕماتەکە ئێستاش تا ئێستا نزیکەی حەوت هەشدانە مەعالەزی ڕەوانشناسم بۆ لێرەکاندا لە بریتانیا و هەموو ڕۆژش دەبێت سێدا و دەرمان هیم کەم مەسەف کەم کە تەعاڵتێکی نۆرمالدا ڕام بگرێ یعنی دەریلی هاتنە دەرەوەی من ڕاستەکەت بێ ئەو نەخۆشیە بوو و کۆمەڵەش بۆ خۆی بەڕێکردن بۆ ئەوروپا زۆر بەداخەوم هیوادارم کە لە داهاتوودا تەندروستی کامل بەدەستبێنیتەوە بەڵام پێڕاگەیشتن چۆنە شرایەتی خەدەماتی پزیشکی و داوا و دەرمان و شتە چۆنە هیچ لەگەڵ دکتۆرێکی زۆر باشم هەیە داودەرمانەکانم زۆر باشن داودەرمانەکان واقعان زۆر کۆمەک دەکەن باشترین داودەرمان مەسەر دەکەم بەتایبەت لەو 8 ساڵی ڕابردوو باشترین داودەرمان مەسەر دەکەم یعنی سێنەوە قورسن هەر دانیان بۆ شتێکی باڵگەوەکیوانێکی مستەکینیەشن ئەوان دەکەی قورسی ئارامش و خاباوەرشتوان کە برەخڕایەوە هین دەکات لە عاڵتێکی تعدێک نۆرمالتە نە لەسەرەوەی لە خوارەوەی لەو عاڵدا ڕات دەکرێت دوای تقریبان حەوت هەشت مەعالەجەی هێنیشم بووە ڕەوانشناسم بووە ئەو مەعالەجانە ڕەوانشناسی زۆر کۆمەکی کردم ڕاستەکەت بوێنین تقریبان توان بڵێمە تا هەر 2 ساڵ جارێک ئێستاش کە دووبارە هەردەنەوە بەدام بۆ چلمانگی داهات و بەڵام هەر 2 ساڵ جارێک معمولەن یەک مەعالەنجم بۆ کە هەر مەعالەجێت بینی 12 تا 15 جەلسەیە کە لەچی ڕەوانشناس دەبینی ئەو مەعالەجانەش ئەوەیە کە تۆ یەکێک لەو ناخۆشترین حادثەکانی شەڕ باز دەکەی و چاوت دەجوقێنی و دەقیقەن دەگەڕێەوە بۆ ئەو لەعزەی کە چۆن دەستی پێگرت چۆن تەواو مەعالەجەکە دقیقەن ئەوە ئاوالەیە بەڵام وەنەکە کەریمە پێم وانە منتونیا کەسێک بووم کە تووشی ئەو وەزیەتە بووم زۆرێک لە ڕقەکانی کەشم بەداخەوە تووشی ئەو نەخۆشیە بوون ڕاستە بێگومان وایە بەداخەوە بەرحاڵ هیوای تەندروستیت بۆ دەخوازم هیوادارم کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر بووم یەک شوانێکە پێم خۆبی دووش باسکەم بە من یەک دوو خاترێک لە پێشبێت خاترێکیان بداخەوە خاترێکی بڕگوانەکە ناخۆشە بەڵام دووشت لە پێشمەرگایە تا بۆ من ڕوویدا کە یەکێک لە گەورەترین شتەکانی دەورانی پێشمەرگایەتیم بوو ئەگەر وەخت دەوی جەڵ دەچین دەقیقە ئەو دووکانە قسە بکەم دانێکیان خاترەی ساڵی دەستانی 63 بۆ شەڕی ناخۆی بۆ وەختی ئێمە لە کەندەڵی منتقیبانێ بووین ڕۆژێک دەگەڵ شەڕێکی زۆر قورس و نابەرابەر دەگەڵ حیزبی دموکرات دەگیر بووین و ئەو ڕۆژە ئەمە دقیقەن دیوانێک بووین دیدەبان بووین حەوتەش نەفر بووین لە تاعات 5 بەیانی تاکو داقە 2 نیۆڕۆیە هاتن جەماعەتەکەن ئاوازمانکەن هەر کە هاتن ئاوازیان کردین کە بڕۆینەوە بۆ نوێدێی 100 متر دوو کۆتبوونەوە هەر لۆی شوێنەی ئێمە بوو بە تەقە حملان پێکە جەماعەتی حیزبی دموکرات شەڕێکی زۆر قورس ڕوویدا دەدەقە دوای سارەگێک کەمە لێ دەستمان کرد بە شەڕ ئەوانە کوڕێکمان بوو بە نێوی زەلیسی سێری کە فەرماندەیەکی زۆر بە نێوبانگی کۆمەڵی بوو کاتێکی نەتەنیا فەرماندێکی زۆر بە نێوبانگ بوو بەڵکو کاتێکی زۆر بە نێوبانگی کۆمەڵەش بوو ئەبتە نێوی ئەسلی خۆی حوسێنی ئەمەڕەشی بوو بەڵام لە نێو کۆمەڵدا بە زەلیسی سەریان بە نێوبانگ دەکرد فەرماندەی پەلمان بوو مەعاونی گوردانیش بوو ئەو کات کە زەلیل هات بۆ لامانەوەوانە سنگەرێک بوو دەگەڵ جەماعەت ئیزدەمکە زۆر لێک نزیک بووین یعنی تقریبا فاصلەمان 30 مترێک بۆ ڕۆژیش بوو بارانیش دەباری سنگەری هیم بوو تۆ سەگەر ڕاوەکە و شتیوا بوو یعنی تقریبا نیومترێک ساڵ و هەرەوەندا بەڵام سنگەرەکەش ناسایی کرا بوو ئێمە چۆلمان کردەوە سنگەرە بەرلەوەی کە کاکزلیوان بن لە ئێمە بەڵام وەختی کازلیوان هاتن کازلیل کە سنگەرەکەی دی چۆ سنگەرەکەیەوە ئەمیشتم کاکزل لەو سنگەرش ناسایی کرا وەختینە نەکەری وەرە ئترم پێم ئەی بوو کە بڵم نانەوەوانە بڵە نەکرد ترسێتەوە نەمیش چوم چون سنگەرەکەی دووبارە بۆ دووەمی جا چوم بۆ سنگەرەیەوە تەقە زۆر گەرم بوو ئیتر ئاوا کە دانیش بووین بەیەکەوە شانی دوست بە شانی منەوە بوو چون سنگەرەکە زۆر چقەڵەکە بوو تقریبا پێما 2 دقە بوو لە سنگەکەدا شەڕمان دەکرد یەک گولە لە بینی چاوی هەردووکمان کەوت کە تقریبا ئەوەندە لە بینی چاوی فاصلە بوو لەسەر لێوی سنگەرەکەی کەوت بۆ تۆز و خۆڵ کەوتە چاوی هەردووکمانەوە هەردووکمان ئاوا دەستمان بە چاومان برد تقریبا پێم 5 یا 6 سانیە توری نەکەشە کە یەک گولان لەنێو چاوانی زەلیلە تەناشتێککە گوێم لەوەکتی سەری کەوتە سەر قەلبمەوە و ئەو لەعزەیە یەکێک لە ناخۆشترین خاتراتی دەورانی شەڕی من دورانی پێشمەرگایەتی من بڕاست کرد چون زەلیل
شخصیتێکی زۆر تایبەتی بدەنە کۆمەڵدا یعنی باوەڕکە حتا کاک سەید لەمی علیزەدا بۆی گریە بۆ زەلیلی ئەوەندە ئینسانێکی شەریف بوو ئەوە لایەکی قەزەکەی بوو ئێوارەکەش کە خەریک بە شەڕەکە تەواو دەبوو ئێمە کە دەمانهاویست ئاواژوو بینەوە بەرەو ئاوایی کۆخان بریندارێکی زۆرمان پێ بوو حەوت شەیدماندا ئەو ڕۆژە لەوێ حەوت شەیدماندا تقریبا 12 برینداریشمان پێ بوو و یەکێک لە بریندارەکان کە لێرەکاندا پێم خۆشە باسی بکەم فەرماندەستەیەکی گودانی ئارێز بوو بنێوی شەوکێ برینەکەی واقعاً برینێکی زۆر سەخت بوو فقط گولێکی ولاقی کەوت بوو بەڵام لاقیش کابوو ئیتر ئێمە کە خستوانە سەر ئێستێک و کەبیهین نەخوارێ ئەو کوڕە هەر هاواری دەکرد دەگوت بمکوژن خوددا ناتوانین یعنی داوادرمانشمان تاو بوو چون ئەوەندەمان بریندار هەبوو بریندارەکەمان زیاتر لە 12 نەفەر بوو ڕاستەکەت بوێ ئیتر پێم وایە حتا موسەکینمان نەما بوو مۆرفینمان نەما بوو کە لێی بدەن بۆیە یەکجار ئێشێکی ئاوە وحشتناکی هەبوو ئیتر بەداخەوە ئەو کوڕە دوای چەند دەقە هەرچی کردبان ئێشەکەی یعنی واقعا بۆ ئێشە بەداخەوەی جیانی دەستدا ئەوەی چێک لە واقعا نەخۆشترین و تەڵخترین خاتراتی پێشمەرگایەتی من بوو کە بە چای خۆم دیتم یعنی ئەو کوڕەکە واقعا برینەکەی ئەوە نەبوو ئەگەر لە شرایەتێکی دیکە بە ئەمە دەیان بریندارمان بوو دەستیشکا بوو لاقیشکا بوو جوزانم حتا گولدەی وەسەری کەوت بوو وەلا چاوی کەوت بوو بەڵام خۆشبەختانە دوای مەعالەجە دووبارە بۆ پێشمەرگەوە هاتەوە مەیدانی شەڕ بەڵام ئێشی لاقی ئەو کوڕە ئەوەندە زۆر بوو کە بەداخەوە حتا گیانی دەستدا بەخاطری ئێشی لاقی کوڕێک بوو بنێوی شۆکێک فەربەندەیەکیشێک لە فەرمەندەستەکانی گودانی ئارەز بوو ئەوە خاترێکیان بوو خاترێکی دووەم کە کەریم کە ئێمە ڕاستیکرد بێتە خۆشبەختانە ئەو خاترێ دووەم بەخۆشیەوەتەوە بوو بەڵام خاترێک بوو کە واقعا ئێمە واحدێکی 6 نەفەری ساڵی 65 لە قەراق ئاوایی هەنداوێ دیەک لە نزیک ڕەبەت هەیە تقریبا 4 کیلۆمتر لە ڕەبەت دوورە لەوێ مەخفی بووین هەر لە قەراق نێودێش پاگای کتە بوو ئیتر لای سەعادەی بەیانی سێ منداڵی چکۆڵۆکەی نێودەی هاتنە سەر سەربەندیانی پۆلیسپیدارێک بوو نێو پۆلیسپیدارەکەدا خۆمان مەخفی کرد بوو ئیتر مناڵەکان هەڵاتن من بۆ دوایان کەوتین توانیمان دوانیان بگرین لەگەڵ بابیان قسە بکەین و ئەوانە بەڵام بەداخەوە بە شانسیمان هێنا منداڵی سێوەمیان بابی هیم بوو هاوکاری ڕژیم بوو ئیتر ئێمەدا تقریبا زۆر نیگەران بووین تا لای سەعات 12 تازە لە شوێنێکی گیرمان کرد بوو ئێمە نەمانتوانی بێن دەرێت چون هەر لە پۆلیسپیدارەکان هەر بینادەرێت دەشتی کرۆت و قوت بوو یعنی دایاندین هەموو لایەکەوە ڕەبەت هەمووی دەدەقە ڕێگا بوو سەرجادەی بینی ڕەبەت و سەردەشت هەمووی تەمینی جادە بوو نێودێ پایگایدا بوو یعنی هیچ جگایەکەی کە نەبوو کەمە مەسەن بین و بڕۆین و خۆمان نەجادەی مەجبورین بمێنەوە بەڵام لای تقریبا بوو بە سەعات 1 و 2 ئێمە تەحەدێکی زۆر بێخیاڵ بووین چونمانەکە شتێک ڕوویدابایە حتمەن تاکو ئێستا ڕوێدا بەڵام ئیشتبامان کرد یعنی ئەوانە ئەو کوڕە فۆرەن دەچێت ئەو منداڵەکە بابی دەچێت بە پایگای دەڵێ و پایگا فۆرەن لەگەڵ گروی زەربەت تەماس دەکردن داوای گوین دەکەن گروی ویژە دەکەن گروی زەربەت بێ گروی زەربەتیش لە مەئموریەت دەبێت بە دوای ئەو ئیتلاعاتەمان بەڕاستێنە ئێتر لای سەعات 5 بەیانی بوو ئەمە خەوت بووم جەماعەت هەڵیان ساندم وەختێکە هەستام هەموو جەماعەت بەخەبەر بوون خەریک من چەکۆ ئەمایان لە خۆ بەس بەڵام تەقۆشتی وە نەبوو ئەسڵن ئەو وەخت ئەمن مەعاون دەستە بوو کەریم سەریش مەسوول دەستە بوو ئەمن هەر مەعاونی کەریم بووم دوایتم کەریم جریان چییە کوتی کەریم مەعاسرە کراوین ئیتر دازانی کە نوێسپیدارەکان دایم بەڵام ناندەزانی دەیقەن لەکوێ نوێسپیدارەکان دایم چۆن پۆلیسپیدارێک بە تقریباً 50-60 میترێک زۆر گژوی ژیا و قامیش و پوشاکێکی زۆر بوو یعنی تۆ واقعاً لە 2 متر و 3 متری خۆشت ئینسان نێری ئیتر وا بوو کتمان باجگاکەمان ئەوەسکەین بینە دەرە شاید لە دەستی پاسەڕەکانە لە دەستی ئەو بەریسپیدارەکان بەڵکو بتوانین بینە دەرێ دەرباز بین بێەوە کە بمەبینن ئەو تەسلیمان کرد کەریمتی کەریم من ئەوڵ دەڕۆم لە پێشەوە زەماعاتێک بێ بودەوم لە بەڕێکەمیشتن زۆر باش ئیتر کەریم کە ڕۆی تقریبا ئەو شوێنێکە دەی بووین 2 متر 3 متر فاصلەیەکی بەتاڵایی بوو دووبارە گژوجیا و قامی شەڵام بوو ئیتر من یەک بێک نەفەر جەماعەتم بەڕدەکردم بە دوایەکدا ئاخر 5 نەفەرەوە کە ڕۆیشتن هەر نادی بووین ئێستا نە گویان لە هیچ خشپێک بوو نەکەسیاندی بوو آخرین نەفەر کوڕێکمان بوو نێوی ڕائیم بوو ڕائیم زێوان پێ دەگوت کار ئەو ڕۆژە شەهید بووە کوڕام بەڕائیم وتە بڕۆ ئیتر ئاخر نەفەر بە دوای دەڕۆیشتم ئیتر کە لەو بگەیشتنەوە بەتاڵایی ئەو 2 نەفەری ئاخری ئێماندی ئەوانیش فقط منتەزیر بوون لە گۆشەیەک خشپێک ببینن کەسێک ببینن تاقە دەست پێ بکە
ئێتر یەک دەفە وەبەر ڕێکبارێکی یەکجار زۆریان داین یعنی یەک گروی زربەتی تقریبا 35 کەسی ئێمان وەبەر ڕێکباردا لە فاصلەی 15 مترەوە زۆر وحشەتناکی تر کەوتنی ژێر ئەو یعنی بە حەدێک خراپ کەوتینە ژێر ئاوری ئەم گروی زربەتەوە کە هەموو لێک پڕژاین یعنی من بە تاقیتە نەکەوتمەوە نەمزانین جەماعەتەکە کە چیان لێ هات هەموو حەسەن لێک بڵاو بووین بە تەواوی ئێتر وەختێک بەڵام تون دەتوانینەوە پۆلسیدارەکەدا شەڕ بکەیت دەبای هات بادرێت چون نەدەدین دەبای حتمما هات بادە س دەستی ئەوان هات بادرێ چ لە دەستی ئەو لێ ئەو بەری هات بادرێت بەڵام ئەگە بت هیچ باش شەڕیان لەگەڵ کەی دەبای هات بادرێت مش تازە خۆی جوانێکە ئاشکرا بوون تەقەڵس بکە خۆشاردنەوە معنێکی نێت تازە ئێتر منێک دەفەکە ئەوە هاتمە لە پشتیدارەکان نەک لە دەستی ئەوان لە دەستی ئەو بەری ئەوان یعنی شتیدارەکان دەکەوتنە بینی من و پاسدارەکەن کە ئەوە چاومێکت هەمویانم دی تقریبا نزیکەی 35 کەس بوون لە قراق بەختە سوودارەکەی ئەو بەڕێکبار لە نێو سوودارەکەیان نەکرد ئێتر ئەمە هەر لێەوە بەسەر پێوە دوو ڕێکبارم تێکردن دویان کەوتن ئێتر نازانم کوژجان یا بریندار بوون بەڵام دویان دی کەوتن بەڵام چون ئەمن دەدرەوەی سپیدارەکان منتەقەم کردووانە ئیتر ئەو جار تەواوی ئەوڕەکە کاکەریم هەمووی کەوتە سەرنەوە چون ئەمە تەنیا کەسێک بووم لە تیڕەسیاندا بوومە لە دەرەوەی سپیدارەکان بوو ئیتر هیچ ڕێگاکەم نەبوو ڕاستەکەت بێت تۆزە کەڵاتم بەڵام دوای دووبارە خۆم خستەوە ناو سپیدارەکان و ویژیاکەی ئەوێ پوششێک بوو ڕێک هاتمە خوارێت تاکو هات بە نێو ئەو شیوەی کە نێو دێ هەندایەوە تە خوارێک کە تێکەڵای چۆنی کەڵبە دەبێتەوە لەگەڵی پێدەڵێن زۆریش قۆڵ بوو تقریبا 3 متر قۆڵ بوو دوای هەمووی بە قامی شەڵان و هین ئەوە وانێک بوو داپۆشرا بوو ئیتر چوم لێرە خۆمەتکرد نەمزانین باقی جەماعەتیان لێ هەدوواقان کوژران هەڵاتن هیچ دەنگی هیچ کەسێک نەبوو ڕەنگی هیچ کەسێک نەبوو ئێتر تقریبا 2 دقە دوایەوەی خۆم گەیشتمە ئەو شیوێ و خۆممانێک کرد ئەو جار پاسەڵەکان هاتنە سەر سەرم یعنی هەر دروست 2 متری بەڵای سەرمە و دروست سەر جۆگەلەکەی شیوەکەی بوون ئێتر تەمەرکوزەکان هەموو قسەکانمان گوێرە بوو هەموو شتێک تقریبا بۆ یەک لەحزە تەقە کوژایەوە ئەو جار ناڵێک دەستی پێ کرد هاوارێک دەستی پێ کرد نەفەرێک بوو تەسلیم بوو زانیم کرد کەسی خۆمانە تەسلیم بوو بەڵام واقعا نەمتوانێت تەشخیص بدەم کامیانە چون هاواری دەکرد بریندار بوو ئێتر تقریبا پێم وایە 30 ساڵ تولی نەکەشە دقەی 3 ڕێکبار کرا 3 ڕێکبار کرا دیار بوو کە ئەو 3 ڕێکبارە ئێعدامکردن بوو چون هەموو شتێک کوژابەوە تەقە کوژابەوە ئەو کوڕش تەسلیم دەبوو هاوارێک تەسلیم دەبوو ئەو سەعنەیە زۆر سەعنەیەکی واقعا وحشتناک و غەمگین و ناخۆش بووە من نەمدەزانی کێیە و نەشم دەزانی یەک نەفەرە یا 3 نەفەر چون ڕێکبارەکان 3 ڕێکبار بوو وەکو ئەوەی بوو کە 3 نەفەرمان تەسلیم بوون و هەر لەوێ فەورەن ئەدام کرا داشتیوە زۆر ڕوویدا لە پێشمەرگایەتیمدا ینی واقعا ئەوان زۆر جاکا کەریم کە کەسی ئێمان حتا بە برینداری کە دایانگرت هەر لەوێ ئەدامیان دەکرد زۆر شتیوا شاهید بووم ئەم دەورین پێشمەرگایەتیمدا دوایی کە ئەمن ناوە بێت وانێک بووموانە ئەو جارێک وانە کرد گوێم لێ بوو دانێکیان کوتی خدا کۆشتش با بزانم بۆ خۆی ئەدامێکی فەرماندەکان بوو بەڵام خەزاڵتی کەشە لە پێشتایی جەماعەتەکەی ئەو جار بە هینەکەی گوت بە جاقسەکان هەموو گوێ لێ بوو دوو سەریمان بوون هەمویان بە هینی گوت بە پاسدارەکان کوتی بڕۆنە خوارێ نێو شیوەکەی بگەڕن هەر ئەو جێگایە کە من خۆم دەبدا شار بووە ئیتر ئەوەی کە گوت کاکەریم تازە هیچ ئومێدێک نەما گوتم 100% تەواوی تر ئێستا دێم بەڵام ئەمن دوو ڕێگەم هەبوو یا دەبێت تەسلیم بەمایە یا دەبوایە کوژە بەمایە بەڵام ئەمن ڕێگای ڕاستەکەت بێ بەقاومەتی منتخاب کرد کوتم ئەو ڕەفیقانی من 3 نەفەر مێستا ئادام کران گیانی من لەوان مهمتر نییە ئەمیش وەکو ئەوان با بکوژم بەڵام سەر بەرزانە بکوژم نەک ئەوەی بەسەر شۆڕی تەسلیمی ئەوانە بم ئیتر کوتم هەر کەسەکە هاتە خوارێ ئەمە زووتر ئەو دەبینم خش بە خشت دەکات ئەمە خۆم مات کردووە ڕێکبارێکی دەکەم دەیکوژم بەڵام ئەوان سەر سەری مۆدایە کوشت فورەن ئیتر کە کوتی بڕۆنە خوارێ وانێ بکەن وانێکی بڕن یەکدا فەندانێکیان کوتی ئەوە چاوی لە بە هەڵاتن ئەو جار بوو بە تەقێکی یەکجار زۆر بەڵام کەس هەڵ نەهات ئەمن نازانم ئەو کەسێکە ئەو قسەی کرد ئەو قسە باعیس بوو کە ئێمە 6 نەفەرەکەی دیکەمان زیندوو بمێنەوە چون ئەگەر ئەوەنە هات بەنا خوارێ هەمومان دەکوژاین دیوەدا ئێمە هەر خۆشمان ئاگاوەندێکتر نەبوو یعنی ئەو 6 کەسێک کە ما بووینەوە ئەم بەتەنیا بووم 3 نەفەر دیکە 3 متر سەرەوەی من بوون 2 نەفەر دیکە 5 متر ئاوتر بوون بەڵام هیچ ئاگایەکمان لێکتریش نەبوو و ئەو جار دازانی ئێمە دەوێداین هەمومان دەکوژراین چون بسەردەد بوو بەسەر سەرماندا ئیتر پێیان فەرماندەکە باواری بۆ قسەی کرد کە جەماعەتێک هەڵاتن بەڵام کەس هەڵ نهات بوو
ئیتر ئەو شخصە دۆستی خۆمان بوو دەیزانانی ئێمە دەوێداین دەکوژرێن یا ئەوەی ترسا بۆ خۆی یەشێک دەوام بوو کە دەبای هەردا خوارە دەیزانانی بەتەڵ تەسلیم نابین و حتمن تەقەتەکەین دەکوژێن ئەو کەسانە گەبنە خوارە ئەوڵەوان دەکوژێن هەرچی بۆ من داخەڵەکەی نازانم ئیتر ئەو جار و دەوتە بڕێک ئارام بوونەوە چونجە من هەموو قسەکانیان بوو بڕێک ئارام بوونەوە تقریبان سێ سوال دقت دوانێک بوو کە تەواو بوو ئەو جا و دەوتە ڕۆیشتن لەوێ دوورکەوتنەوە ئیتر ئەو لە عزیێ وەکو ئەوی بوو باڵکە مردبووین و زیندوو بووینەوە دووبارە ئیتر تقریبان دوای حوت هەشت دقە زانیم کەس نەمایتر هەستان بەڵام پێم وانە بوو هیچ کەس جەماعەتی خۆمان دەوێتە ماوەتەوە پێم بۆ من تەنیا کەسێکم دێدا مامەوە ئیتر هەستان یەک دوو قەدەمێک هات من نەوەوانێکدا بڕە خشت بە خشت پیراکەم وانێک بوو دەنگی هات یەک دەفە فتوویەکی چکۆڵەکەم گوێ بوو دنێ تقریبان پێشەش بیدەستەرەوەی خۆم فۆران زانیم جەماعەتێکی خۆمانەوە چون دنێ و خودی قامیشڵە دۆڵەکەیدا فتووەکە هات ئەوانیش زانیم کە ڕۆیشت دەفەت تەماشان کرد سەرێک دێرەوە دیارکەوت سەری کەریشسێری بوو دوای کە چاوی بەم کەوتی کەریم پێمە بوو ئەتەوە یادام کرایی تم ناکەریمە من نەبوو وەختێک کە هات دوو نەفەر دیکەش لەگەڵ بوون کە تەنێکیان بریندار بوو شەید کەریم موسڵەکەر بوو دەگەڵی بوو کوڕێکی دیکەش بوو سێ نەفەر بوون بووین بە چوار نەفەر دوای کە ئاوا یەکترمان دیوانێک دوو کلمە قسەمان کرد یەک دەفەت دوو نەفەر دیکەش 2 میتر ئەوەتر سەرت هەڵدایە ئیتر کە وەختێک ئاوا چاومان لێکرد فقط یەک نەفەرمان کەمە ئەویش ئەو کوڕە بوو ئەو ڕائیمەی ئاخرین نەفەر کە کتم بڕۆ ئەو کوڕە بریندار بوو و هەر لەوێ ئەدام کراو ئیتر وانێک بوو داستانەکە بەڵام بەخۆشیەوەتەوە و یعنی واقعەن هەر شەشمان لەسەر دەستان ماینەوە ئەوەی شێک لەو خاتراتەرەم پێم خۆشترەکەندا باسی بکەم وانێکێکی یان داستانێکی واقعەن وانێک بوو ینی هەمومان پێمەوە بوو ئەو ڕۆژ دەبین دەچین بەڵام خۆشبەختانە بە یەک شەهیدی تر نجاتمان بوو بێگومان وایە یادی قارەمانەتی هەموو ئەو ئازیزانە و یادی هەموو ئەو گیان بەخت کردوانەی کە لەم ڕێگایدا گیانیان بەخت کردووە چاو ڕفقانەی کە بەڕێستان باسان کردووە چاوانێک کە لە تووری خەباتی مبارزەدا لە دژی ڕژیمی جمهوری ئیسلامی گیانیان بەخت کردووە لە پێناو گەیشتن بە دنیایشی باشتر بەخێر و سەر ڕێز و نەوازش دادەمێنین بۆ هەموویان زۆر سپاس بۆ حضوری بەڕێزیشتان ماندوومان کردی بەو وەزیە جسمانی وەکە شانازیت پێداین بەڕاستی خۆشحاڵت کردین بەشدار بووی من قسەیەکی تایبەتم نییە پرسیارێکی تایبەتی ترم نییە ئەگەر قسەیەک شتێکی تایبەت هەیە زۆر بە کورتی فەرمووە گینابەیەکەوە ماڵاوایی لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتی نەوەڵی بەڵام هیچ قسەکەم نەکاکەریم بەڵام زۆر خۆشحاڵم لەوەی کە دوای چەندین ساڵ بۆ ئۆڵینجار بەخێرا ئێوە فرسەتێکی ئاواتان بە مندا وەختێکی ئاواتان بە مندا کە بێم بۆ بڕێک لەو خاتراتی بەخێرا دەورانی پێشبەگاتی خۆم باس بکەم چون واقعەن پێشش باس بکرد تا ئەو ڕۆژێک کە دەمرم پڕ ئفتخاترین دەورانی ژیانی من ئەو دەورانە بوو کە چەک و ڕەختی پێشمەرگەی کۆڵم بەشانیەوە بوو زۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشت بۆ بەشداریت ماندوو نەبی خۆشتەماندوو بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی زۆر بەڕێز هاوڕێ کەریم شیواشان بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکەی ژیانی و خەباتی یاران هەر شاد و بەختەوەربژین.
بۆی ئازادی گەلمانە چێنی کارەباری چینی کرێکارە کاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە کارەباری چینی کرێکارە کاڕۆی نامی ڕێگەی تێکۆشە ئاڵای سووری شۆڕشمانەواکەی هەر بە ڕۆژی سەرکەوتنەکەی ئاڵای سووری شۆڕشمانەواکەی هەر بە ڕۆژی سەرکەوتنەکەی